زیاتر لە 15 ساڵە سوپای تورکیا چەندین سەربازگەی لە ناو خاکی هەرێمی کوردستان دروست کردووە و هەندێک لەو سەربازگانە کەوتونەتە ناو قوڵایی خاکی هەرێمی کوردستانەوە. بوونی سوپای تورکیا لە کوردستان دژی یاساکارپێکراوەکانی کوردستان و دژی دەستوری عێراقی فیدراڵ و یاسای نێودەوڵەتی و دژی بڕیاری بەرلەمانی کوردستانیشە لە 12 پێنجی 2003 پەرلەمانی کوردستان بە بڕیارێک داوا دەکات هێزەکانی تورکیا کە بەناوی هێزی ئاشتی پارێز PMF ناویان هاتووە کۆتایی بەمانەوەی خۆی لە هەرێمی کوردستانە بهێنێت و بگەڕێتەوە. بەڵام تورکیا نەک پابەت نەبووە بەڵکو ساڵ بە ساڵ تا ئێستا پێگەی خۆی بە جەندرمە و تانک و سەربازگە زیاتر دەکات. ئەمەش مەترسیەکی گەورەی لە ئێستا و ئایندە لەسەر ئاسایش و سربەخۆیی کوردستان دروست کردووە. لە ساڵی 2013 بە دیاریکراوی لە دەی 4 بە یادداشتی فەرمی داوا کراوە تورکیا چیتر خاک و ئاسمانی کوردستان نەبەسێنێ. بە تایبەتی هێرشی سەربازی ئێستای تورکیا بۆ سۆر ڕۆژئاوای کوردستان و بە تایبەتی کانتۆنی عەفرین مەترسی هەبوونی ئەم سوپایە لە باشوور زیاتر کردووە. بۆیە ئێمەی پەرلەمانتارانی کوردستان داواکارین پەرلەمانی کوردستان بڕیار بدات بە حکوومەتی کوردستان بۆ پاراستنی سنووری هەرێمی کوردستان سوپای تورکیا لە خاکی کوردستان بکرێتە تەرەوە و بڕیاری پەرلەمان جێبەجێ بکرێت و تورکیا پابەند بکرێت بە جێشتنی خاکی کوردستان. بەڕێزان هەر بە پێی بە دوواداچوونی ئەم پەرلەمانتارانە لە ئێستادا 18 بنکەی سەربازی تورکیا لە خاکی هەرێمی کوردستانن.